ژمارەی درێسەکانیان وەردەگرن تا لە ڕێزبەرنی ڕاکردنەکەدا بناسرێنەوە. ئێرە خاڵی دەستپێکی پێشبڕکێکەیە. بۆ گەشتن بە خاڵی کۆتایی پێویستە 2 کیلۆمەتر و ڕابکەن. ئەم چالاکیە ماڕاسۆنێکە لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە ڕێکخراوە و ئامانج لەم کارە بۆ بەرزکردنەوەی هۆشیاری هاوڵاتیانە بۆ گرنگیدان بە وەرزش و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. بەڕاستی ئێستا گەنجێکی زۆر لەوانەیە ڕوبەڕووی ئەوەی ببنەوە کە بەکاربهێنرێن بۆ ئەو بابەتە. بۆیە ئێمە بە پێویستمانزانی ئێستا گەنجانی وڵاتەکەمان هۆشیار بکەینەوە. خۆتانەزان گەنجان دوار ڕۆژی ئەم وڵاتەن بەڕاستیەکەی. بۆیە زۆر بە گرنگمانزانی کە لەسەر ئەم بابەتە ئێمە حملەیە بکەین. نزیکەی 350 کەس بەشدارن لەم ماڕاسۆنە و ئامادەن بۆ ڕاکردن. خانمی یەکەمی عێراقیش یەکێکە لە بەشداربووەکان. پێویستە کاتن کە هەموو لایەک بەیەکەوە کەمپەینی زۆر گەورە بکەین، گەنجان هۆشیار بکەینەوە، دایک و باوکیان هۆشیار بکەینەوە، چونکە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان بەڕاستی بەمانای ئفلیچکردنی گەنجانە، بەمانای نەهێشتنی ئایندەی وڵاتەکەمانە. ماڕاسۆنەکە لە بەردەم سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە دەستی پێکرد. هەر کەسێک هەوڵدەدات لە ڕاکردنەکەدا یەکەم بێت. خاڵی کۆتاییش بەردەم باخی گشتی سلێمانی بوو، دوای 20 خولەک بەشداربووان گەیشتنە خاڵی کۆتایی. خۆشحاڵم ئەم زۆرە ساڵاکیانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. پێویستە ساڵانە بەڕاستی کاتێک یان ڕۆژێک دیاری بکرێت بۆ ئەنجامدانی ئەم ساڵاکیانە، چونکە وەک دەزانین ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی بەدەست مادەی هۆشبەرەوە دەناڵێنێت. داوا ئەەکەم لەم جۆرە کەمپینانە بەردەوام بێت و هەروەها ئێمە وەکو کۆمەڵگا ئاگاداری گەنجەکان و مناڵەکانمان بین بۆی دوور بن لە هەر بەڵایەکی نەخوازراو کە ڕوبەڕوویان دەبێتەوە. بۆ ئاستی کوڕان و کچان و منداڵان 3 کەس لە پێشبڕکێکەدا یەکەم بوون و دواتر خەڵات کران. زۆر خۆشحاڵم، زۆرش دڵم خۆشە. من هەروە بەشداریم کرد بۆ پلەی یەکەم نەمکرد، هەر بۆ خۆشیکردن، بەڵام پلەی یەکەم بەدەستێنا. ئەم سالاکە بۆ بەرەنگاربوونی مادەی هۆشبەر و حاڵەت تاوانکاریەکان ڕێکخرابوو. سوپاس بەخوای گەورە بەباشی بەڕێوەچوو. هیوادارم بەردەوام لەسەر ئەم زۆرە چالاکیانە و دەستان خۆش بێت. باوکم باسی ماسۆنێکی کە ئەنجا وتم با ئەتوانم بەژابم وتیا. ئەنجا هاتم و ماسۆنەکە یەکەم بوو. زۆر ڕام کرد نەوەستام، هەوڵمدا نەوەستم و هەر ڕاکەم. جابەجار وەستام بەزدا نایێنیشتم. ئامانجی سەرەکی ئەم چالاکیە بەرگرتنە لە مەترسی مادە هۆشبەرەکان کە بە هۆکارێکی سەرەکی هەڵوەشاندنەوەی خێزان و تێکدانی شیرازی کۆمەڵگا دادەنرێت. ئەمە یەکێک بوو لەو زنجیرە چالاکیانەی کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بە دروشمی بەڵێ بۆ ژیان و نەخێر بە مادەی هۆشبەر بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان گرتویانەتە بەر. باوتەی لێپرسراوان و بەرپرسانی ڕێکخراوەکەش ئەم چالاکیانە بەردەوامی دەبێت. ئەمیر محەممەد، کورسات نیوس، سلێمانی.